ابن مسعود بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة نزیکترین کەس لە من لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەیە کە زۆر سەڵەوات لەسەر من لێ دەدات ئەنجا کە دەتەوێت نزیک بی لە پێغەمبەر کە دەتەوێت لەو پێغەمبەرە نزیک بی دراوسەی ئەو پێغەمبەرە بی لە بەهەشدا هاوڕێی پێغەمبەر بی برام دەی گەنجی بەڕێز خێرا و پەلە بکە دەی برام تەمبەڵی مەکە دەی برام بێ ئاگا مەبە صلوات لەسەر پێغەمبەرەکەت بدە صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتێدا یەکێک دەبی لەو کەسانەی کە لە پێغەمبەریەوە نزیک دەبی خوای گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەکمان با گوێ لەو بەسەرهاتەیە بگرین بەسەرهاتێکە دەربارەی ئیمامی شافعی سەبارەت بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە قوتابیەکانی ئیمامی شافعی بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ لە دوای مردنی ئیمامی شافعی ئیمامی بەڕێز و گەورەمان ئیمامی شافعیم هاتە خەوەر گوتم یا ئیمام حاڵت چۆن بوو پێم گوت خوای پەروەردگار چی لەگەڵ کردی حاڵت چۆن بوو لە لای خدای پەروەردگار دەفەرمێ ئەو قوتابی ئیمامی شافعی لە خەویدا ئیمامی شافعی دەفەرمێ خوای پەروەردگار ڕەحمی پێکردم خوای پەروەردگار لێم خۆش بوو خوای پەروەردگار بە بەهەشتی شاد کردم ڕێز و حرمەتی گرتم بردم یە بەهەشتەکەی خۆیەوە دەفەرمێ لێم پرسی گوتم جا بەهۆی چیەوە خوای پەروەردگار لێت خۆش بوو ئەتۆی بردیە بەهەشتیەوە خوای پەروەردگار ڕێز و حرمەتی گرتی بەهۆی چیەوە یەکێک لەوانە ئیمامی شافعی دەفەرمێ بەهۆی ئەوەوە کە لە کتێبەکەمدا ئەو کتێبەی کە یەکەم کتێب نووسیویەتی کە ناوی ئەڕیسالەیە دەفەرمێ لە دەستپێکی ئەو کتێبەیەدا سەڵەواتێکم نووسیوە بەهۆی ئەو سەڵەواتەوەی خوای پەروەردگار لێم خۆش بووە ئەویش ئەوەیە کە نووسیویەتی سەڵەواتی لەسەر پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم دەفەرمێ سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بە ئەندازەی زیکری زیکرکاران ئەوانەی کە زیکر دەکەن بە ئەندازەی هەموو ئەوانە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بێ صلی الله عليه وسلم بە ئەندازەی بێ ئاگایان سەڵەوات لەسەر پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم دەبێت چەند هەزار کەس هەبێت بێ ئاگا بێ لە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە دەفەرمێ بە ئەندازەی بێ ئاگایی هەموو ئەو بێ ئاگایانە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەری بێ صلی الله عليه وسلم دەفەرمێ بەهۆی ئەو سەڵەواتەیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە خدای پەروەردگار لێم خۆش بوو ڕەحمی پێکردم و هەروەها ڕێز و حرمەتی گرتم و بردم یە بەهەشتەوە تەماشاکەن برام چەند گەورەیە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم بۆیە ئەو قوتابیەی دەفەرمێ بەیانی کە تەماشای کتێبی ڕیسالەم کرد هەمان ئەو سەڵەواتەی کە لە خەودا پێی گوتم لەناو ئەو کتێبەیەدا ئەو سەڵەواتەیە نووسرا بوو لەو کتێبەیەدا نووسی بوو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار